دەمباش بینەران لە قەزای بەردەڕەش لەگەڵتانین دیارە ماوەی چەند ڕۆژێکە کارمەندانی هەڵگرتنەوەی زبل و خاشاک لەم قەزایە گلەیی لەوە ئەکەن کە ماوەی زیاتر لە 2 مانگە ئەوان موچەکانیان وەرنەگرتووە. من لە ئێستادا لە کۆمپانیای MRF لە لقی بەردەڕەش لێرەم لە لای مام ئەبوبەکر بەڕێوەباری کۆمپانیای MRF لقی بەردەڕەش. مام ئەبوبەکر ئەگەر بێتە ئێرە سڵاوت لێبێ پێمان بڵێیت زانیاری زیاترمان بدەیتێ بۆچی ئەمە 2 مانگە کارمەندەکانی ئێوە موچەکانیان وەرنەگرتووە و کێشەیەک هەیە؟ بەخێر بێن سەرسەرێمە سەر چاوان پێشام شتێکێ ئێمە وەک گرێبەست 6 مانگمان گرێبەستێمە خلاص بوو بەس نیومان کردەوە 6 مانگە ئەڵان 4 مانگماندایە 2 مانگمایە گرێبەستێمە لە 11 خلاص دەبێت. ئەوجا چاومان لێ 2 ڕاتمان لە دوێک دێمە چجارە مەسەڵەن ڕاتپێمەوە تاخیر دەبێت ئەو جارە نەبێت هەتا لە شەڕێ داعشی بوو مەسەڵەن لە 27 مانگی 28 مانگی ئەمە ڕاتبەکەمان دەدا بەس ئەو جارە گرێبەستێمە لەگە حکومەتێ هەتا نوێی دەکەینەوە ئەوجا هەردوو ماشان لە دوێک دەدەین لەوانەیە ئەو هەفتەیە بێ هەفتەیە بێت ئەوە. تا هۆکاری سەرەکی مام بەکر ئەوەیە کە گرێبەست کۆتایی پێ هاتووە؟ بەڵێ ڕاست هەموو جار دەبێ ئێوە گرێبەستان نوێ بکەنەوە؟ بەخودار ئەو جارە 6 مانگ نوێی کردەوە بەس ئەو جارە کۆتایی بە گرێبەستەکەش دێت احتیمالە بزان دەکەن چەند ساڵێکە ئەو جارە دەکەینە ئەوەندا چوناتانکە 6 مانگیان زیدی کردەوە. چەندە موچەکانیان وەرنەگرتووە؟ ئەو دەنگۆی ڕاستە کە 2 مانگ زیاترە؟ بەڵێ ڕاستەوە 2 مانگە ئەمە لە 10/8 ئەمە ڕاتماندا 10/8 ئەو ڕۆ 13 مانگەیە یعنی ئەو 2 مانگە هۆکارەکەی ئەوەیە کەمە پارەکەمان وەرنەگرت یاکە پارەکەمان وەربگرت ئەمە تەوزیعمان دەکرد چونکە گرێبەستێمە تقریبا بە کۆتایی هات ئەوجا لەوانەیە 2 ڕاتوانش ئەو 2 ڕاتبە لە دوێک دەدەین. باشە مام بەکر کارمەندەکانی ئێوە کە 2 مانگەش موچیان وەرنەگرتووە لەسەر کارەکانیان بەردەوامن؟ بەڵێ لەسەر کارەکانیان بەردەوامن وەڵڵا ئەزەمە دەست خۆشیش دە کارمەندیان خۆمان هەمان دەکەین کە بۆ ئەوەی خۆ داوامی خۆ عەسب لە سودا دەکەن وەڵڵا. پێشتر چ کێشەیەکی وە هاتووەتە بەردەمتان؟ نەخێر ناتی ئەوە یەکەم جارە ئەو یەکەم جارەکەش دەبەر ئەوەی گرێبەستەکەمان وەک کۆتایی واتێت ئەجە بزان پارەکەشمان لۆ سەرف نەکراگەکە سەرف بکرایشمان دەینە. باشە داواکاری ئێوە چییە وەک بەڕێوەبەری کۆمپانیای MRF لقی بەردەڕەش؟ وەڵا داواکاریمان ئەوەیە کە ئینشاءڵڵا گرێبەستەکە نوێی دەبێتەوە ئینشاءڵڵا 2 ڕاتبانی لەو فەترەی ماوەیەکی کەم. بڵێم چ بە کارمەندەکانتان دەڵێن کە گلێ و گازندەیان هەیە؟ وەڵا کارمەندەکانی فەقیر داعا دەکەن دەڵێن کە ڕاتەپادیان دەڵێن خۆ بگرن ئینشاءڵڵا ئەوسبوعی ئینشاءڵڵا تێت ئەوەش نێت ئەوی دیت هەر مسۆگەرە تێت ئینشاءڵڵا بەس ئەمان لە ئوسبوعی ئینشاءڵڵا تێت. بەڵێ ینی ئێوە دڵنیای ئەوەیان دەدەنێ کە 2 موچیان لەسەر یەک بێت؟ بەڵێ دنیای ئەوان دێنێ ئینشاءڵڵا 2 ڕاتبیان لە سێکدان دێنێ لە چەند هەفتەیدا احتیمال ئەو هەفتەی بیان هەفتەی دیکەوە لەوانەیە ئەو هەفتەی بێت وەڵا ئینشاءڵڵا 2 ڕاتبیان لە سێکد دێنێ. سپاس بۆ تۆ سپاس سەر چاوان بەخێر سەر چاوان سپاس. بەڵێ بینەران ئەمە مام بەکر بوو بەڕێوبەری کۆمپانیای MRF لقی بەردەڕەش باسی لەوە کرد کە لە ئێستادا کێشەی ئەوان ئەوەیە کە گرێبەستی نێوان کۆمپانیا و لەگەڵ حکوومەت کۆتایی پێ هاتووە هەرکە گرێبەستەکە نوێ کرایەوە ئەوان دڵنیای ئەوە دەنە کارمەندەکانیان ڕاستەوخۆ 2 موچە دابەش دەکەن بەسەر ئەمان. سپاس بۆ بینەریتان.